ولی تماشاوانین هیجا اف بویراگو رودای باندورا و بتایبتی ل بریتانیا لی هر وحال جهانیشی مصطفى قیتوینی چاودری سیاسی شهر زای کاروباری بریتانیا جه مانچستر بریتانیا الگلمنه دنباش که مصطفى کوچا داویا شاژن الیزابتا دویم نهال بریتانیا چه باندوری کریه هستا خلکی بریتانیا چیه؟ ئێوارەتان باش ئێوارەی کوردستانیانی ڕەوەندی کوردی لێرە باش پرسە و سەرخۆشی خۆمان لە هاونیشتمانیانی بەریتانیا و هاوڵاتیانی کوردی دانیشتووی بەریتانیای مەزن دەکەین. بێگومان ئێوارە من وەکو هەر هاوڵاتیەکی تر لە وڵاتە لە دەرەوە بووم کاتێ هەواڵەکە ڕاگەیەنرا تەواوی دوکان و بازار و شوێنە گشتیەکان و ئاهەنگەکان کە بڕیار بوو سعاتە شتێم ئێوارە ئەنجام بدرێت لە نێوان دوو یانەی بەریتانی و یانەیەکی ئەوروپی کانسل کرایەوە. هەواڵەکە کۆشکی شاهانەی لە لەندەن هەواڵی کۆچی دوایی شاژنە ئەلیزابێتی دووەمی ڕاگەیان. بێگومان خەڵک تەواو لێرە ماتەم گێڕە تعزیێبارە لێرە بە بۆنەی کۆچی دوایی شاژنە ئەلیزابێتی دووەم. کۆشکی تەمان دوو ڕۆژە ئەم هەواڵە هەیە گوایە شاژن نەخۆشە. دوو ڕۆژ بەر لە ئێستا شاژن لە کۆشکی بالمۆر لە سکۆتلند پێشوازی لە سەرۆگەزیرانی نوێی بەریتانیا کرد ڕایسپار بەوەی کابینەی نوێی حکوومەت لە دوای بۆرس جۆنسن پێک بێنێ. شاژن بە تەندروستیکی ناتەواوە سەرۆگەزیرانی بینی بۆ یەکەم جارە شاژن بەو شێوەیە دەرکەوێ لەسەر ئاستی میدیاکانی بەریتانیا مشتومڕێکی زۆری لێکەوتەوە چکە شاژن بەو شێوەیە نەبینرابوو. بێگومان دەنگۆکە لە دوای نیۆڕۆ هەبوو گوایە شاژن کۆچی دوایی کردووە بەڵام ساعت 4 ئێوارەی ئەمڕۆ بە کاتی لەندەن کۆشکی شاهانە هەواڵەکەی بڵاو کردەوە. کەکە مستەفا نوها زێدە بەعریە خەڵکی بریتانیا سەدی نۆتی خەڵکی بریتانیا شاژنا بریتانیا دی تەوایا ژیانا خۆدا وەکی سەرکردەیە یەکەم ئاوەڵاتی خۆ دیتنە ئەف یەک چی کارگەریە لە هەستا خەڵکی لەگەڵ دەستهێڵاتی دکە خەڵک دوێ دەربارەیدا گۆرا بەهوەریاتە بەرامبەری شاهی نوێی بریتانیا هەستێکی چاوا دکاری هەل بکرا. بێگومان شاژن لە تەمەنی 96 ساڵی کۆچی دوایی کرد. هاوتەمەنەکانی زۆر کە من لە وڵاتە چەندین نەوە چاویان کردوێتەوە شاژنیان لەسەر کورسی شاهانە بینیوە. شاژن بە تەمەنی خۆی دوو جەنگی مێژووی جیهانی بینیوە زیاتر لە 28 سەرۆگۆزیرانی وڵاتەکەی بەڕێخستووە ینی پێشوازی لێکردوون و ئامادەییان نیشانداوە بۆی متمانیان پێ بدرێت لە پەرلەمانەوە. شاژن شخصێتێکی معنەوی تایبەتی هەیە بۆ خەڵکی بەریتانیا ینی شخصێتی شاژن شخصێتێکی جیاوازە. ساڵی 2008 کاتێ باراک ئۆباما لەگەڵ میشێلی خێزانی سەردانی لەندەنیان کرد لە کۆشکی شاهانە پێشوازیان لێکرد خێزانی ئۆباما دەستی خستە سەر شانی شاژن کاتێت تەوقەی لەگەڵ کرد. مشتومڕێکی زۆر تایبەتی لەسەر دروست بوو کەوا لە کەمبوونەوەی شانی شاژنە با بڵێن لێدانە لە پێگەی شاژن بۆ شاژن لای خەڵکی بەریتانیا نەک بۆ خەڵکی بەریتانیا بۆ خەڵکی وڵاتانی کۆمنوێڵسیش تایبەتمەندی خۆی هەیە. شاژن شخصێتێکی پارێزراوە لە سەروی هەموو کەسایەتیەکە سیاسی و دەوڵەت مەداریەکانە. چەند زانیاریەکی بچووک لەسەر ژیانی شاژن مرۆڤ دەتوانێت ئاماژەی پێ بکە. شاژن بە بێ مۆڵەتی شۆفێری دەتوانێت ئۆتۆمبیل لێ بخڕێ لە وڵاتە. شاژنی بەریتانیا دەیتوانی بەبێ پاسپۆرت سەردانی هەر شوێنێ بکات پێویستی بە پاسپۆرت نەبوو فڕۆکەی تایبەتی هەبوو لە هەر شارێک کۆشکی تایبەتی هەیە. تەواوی ئاژەڵ و گیانلەبەرانی بەریتانیا لە دۆلفین و لە گیاندارە ئاوی و باڵندەکانەوە بیگرە لە ژێر چاودێری و لەژێر حمایەتی شاژن ئەلیزابێتی دووەمدا بوو. هەروەکوتم شاژن دوو جەنگی گەورەی جیهانی بینیوە لە جەنگێکا بەشداری کردووە و پاڵپشتی هێزی وڵاتەکەی کردووە و شاژنی تەنها بەریتانیا نیە شاژنی وڵاتانی کۆمنوێڵسا
ئەوە لە فیتەکەی ئێوەش بینیم کە باستان کردبوو تەواوی کەناڵەکانی ڕاگەاندن لە بەریتانیا فیلمی دیکۆمنتاری و فیلمی مێژووی لەبارەی ژیانی شاژنەوە کە دەمێکە ئامادەکراوە بۆەوەی بڵاو بکرێتەوە خەڵکی بەریتانیا ئێستا بەتایبەتی لە لەندەن لە بەردەم کۆشکی شاهانە ماتەمینی خۆیان دەگێڕن و تەواوی ئەندامانی خێزانی شاهانە و کاربەدەستانی دەوڵەت بە فڕۆکەی تایبەت چوون بۆ کۆشکی بالمۆر لە سکۆتلاند بۆەوەی ئامادەکاری بکرێت بۆ چۆنێتی هێنانەوەی تەرمی شاژنە ئەلیزابێسی دووەم و مەراسیمەکان لە سبەیەوە دەستپێکە و ماتەمینی ڕاگەێنرێ تا ئێستا بە تەواوەتی ڕانەگەێنراوە چەند ڕۆژ ماتەمینی ڕاگەێنن بۆنەکان چۆنێتی پێشوازی لە تەرمی شاژن چۆنە بێ بەڵام تا ئێستا ئەوەیە کە هەموو لە خەڵکی بەریتانیا و تەواوی دانیشتوانی جیهان بەتاسەوە ینی ماتەم خەمبارن بۆ کۆچی دوایی شاژنە ئەلیزابێس ینی من دووشتی شاژنە ئەلیزابێستان بۆ جێرمەوە لەسەر خەڵکی کوردستان لە ساڵی 91 کاتێ ناوچەی دژە فڕین دروست کرا ناوچەی ئارام بۆ هەرێمی کوردستان دروست کرا شاژن بە ڕاستپاردنی ئەنجومەنی لۆرداتی بەریتانی ینی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا دەورێکی زۆریان بینی لە حیمایەتیکردنی خەڵکی کوردستان و خودی شاژن خۆی کۆمەکێکی زۆری کۆشتی شاهانە کرا بۆ خەڵکی کوردستان کاتێ خەڵکی کوردستان هەڵاتن بۆ سنوورەکانی ئێران و تورکیا کە ئەوە ئەو مێژووە نابێ لەبیر بکرێ و لە میدیاکانی کوردستان بەداخەوە ئەم بابەتە گرنگی پێ نەدراوە تا ئێستش باس نەکراوە بابەتی دووەم لەسەر ئەوەی شاژن کە ینی خەڵک زۆر بۆی بەخەمە هەر بابەتەکەەوە نییە هەر مناڵێ لەم وڵاتە لە دایکە بێ مەبلەغێکی دیاریکراو هەیە لە دایکبوونی تا تەمەنی 16 ساڵی ئەگەر هەڵە نەبم وەکو دیاری شاژن بەو مناڵانە درێکە لەم وڵاتە لە دایکە بن و ئەتوانم بڵێم هەزاران کورد بە ئیمزای شاژن ڕەگەزنامەی بەریتانیان وەرگرتووە کە ئەوە شانازیەکی ترە بۆ خەڵکی کوردستان و خەمباری ئێمەی ڕەوەندی کورد لە دەرەوەی وڵات دوو بەرامبەر خەڵکی تر زیاترە چکە شاژن بۆ ئێمارۆک وتم بەدایکی دووە مەناسرێ و بۆ خەڵکی بەریتانیاش بەدایکە گەورە ناسراوە کەکەی مستەفا ڕێزەکە تایبەت بۆ شاژن ئەلیزابەتا دووەم دە ئاسان نابنێتەوەییدا هەبوو هەر بە کۆچاوی داوی تەباییە وڵاتین زلهێز تەباییە وڵاتان سەرکردەیان هەف غەمیاخە دیار کرد لەگەل مالباتە شازادە لە بریتانیای هەف غەمیاخە بۆ خەڵکی بریتانیا دەستنیشانکردن گەلو کۆچاوی داوی چی کێماسیە یانجی چی باندۆرە لە ئاستا سیاسیە نابنێتەوەی ئیرۆ دەکەل گۆرە بەهەوەریات بێگومان خۆی هەروەکو باسمان کرد ینی مردنی شاژن خۆی ڕووداوێکی مێژووی گەورەیە چونکە ساڵانێکی زۆرە ئامادەکاری بۆ ئەوە کرێ ئاخۆ شاژن لە چی بارودۆخێکی سیاسی و ئەمنی یا چ بارودۆخێکدا کۆچی دواییەکە مردنی شاژن لەسەر ئاستی جیهان ینی ئەتوانم بڵێم خەمباری و دڵتەنگی نیشاندا لەسەر ئاستی ناوچەکەش بە تایبەتی سەرکردەی وڵاتانی جیهان بە ئەمریکا بە کەنەدا بە وڵاتانی ئەوروپا تەنانەت لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش سەرۆک بارزانانی سەرۆکی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت گەورە بەرپرسانی وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرۆک و مەلیک و پاشا و گەورە بەرپرسانی وڵاتانی عەرەبیش دڵتەنگی خۆیان نیشاندا کۆچی دوایی شاژن ئەلیزابێسی دووەم وەکو مرۆڤێکی ئاسایی نییە وەکو سەرکردەی وڵاتێکی ئاسایی نییە بەریتانیای مەزن خاوەن مێژوویەکی هەزاران ساڵەیە لەسەر ئاستی ناوچەکە و ئامادەیەکی تایبەتی هەیە و لە ڕووی ئابووریشەوە بەریتانیا ئێستا لە ئێستاوە ئامادەکاری بۆواکەن دراوی نوێی بەریتانی بگۆڕن کە ئەمەش لە ڕووی ئابووریەوە ینی هەڵاوسانێکی تری جیهانیش دروست دەکات چکە گۆڕینیە و پارەیە ئاسان نییە بە تریلیۆنان پارەی پاوەنی بەریتانی ئەبێ بگۆڕێ زۆرێک لە پارەی وڵاتانی تریش
بە دروستی و زانیاریم لەسەر نییە چەند وڵات بەڵام زۆرێک لە وڵاتان ئەوانەی کۆمنیۆرس بە زۆربیان وێنەی شاژن ئەلیزابێسی لەسرە بێگومانە مەشکاریگەری خۆی ئەبێ ئەمە لە ڕووە ئابوووریەکەوە بەڵام لە ڕووە سیاسەکەەوە بینی جیهان بە شێوەیەکی گشتی یەکدەنگیەکی کۆدەنگیەکی زۆر بۆ خەمباربوونی شاژن ئەلیزابێسەیە لەم کاتەیە. کەک موستەفا لیستراس دراگەهاندنا خۆدا پشتی کۆچا داویە شاژن ئەلیزابەتا دویەم گوت و شاژن ئەلیزابەتا دویەم وەکی چیایەکی بوو بریتانیای مۆدەرن لەسەر وی چیایی هاتە دامەزراندن هەروەها دەبێژە و گەر بریتانیا وڵاتێکی مەزم بە bi destê şajin Elîzabet çêbû ev. Nirxandina te li ser van nirxandinan bigirim ya Lîstras? بە باوەڕی من ینی خوێندنەوەی من یا هەر کەسێکی تر بۆ پێگە و کەسایەتی شاژن ئەلیزابێت ڕەنگە مافی خۆی پێ نەدەن چکە مێژوویەکی دوور و درێژی هەیە زیاتر ینی 96 ساڵ تەمەنی هەبووە زیاتر لە 70 ساڵە شاژنی وڵاتێکی گەورەی وەکو بەریتانیایە هەروەکو وتم شاژن لە سەروی هەموو دەسەڵاتەکانەوەی لە بەریتانیا وەکو پیرۆزی خەڵکی ئێرە سەیرەکەن سەرۆکی کەنیسەی ئینگلیزیە لێرە کە جیاواز لە کەنیسەی دوو کەنیسە زۆر ڕۆڵی هەیە لە جیهان کەنیسەی کاسۆلیک و کەنیسەی ئینگلیزی چێرچ ئۆف ئینگلاند بۆیە شاژن زۆر لەوە زیاتر هەڵەگرێت کە وەسف بکرێ یان کە مەتح بکرێ بەو شێوەی کە باسەکرێ بە شێوەیەکی گشتی شاژن بۆ بەریتانیەکان بۆ ئینگلیزەکان بۆ وڵاتانی ڕۆژئاوا بۆ ئەوروپیەکان شخصیەتێکی معنەوی پیرۆزی هەیە و لە لای ئێمەش شاژن جێگەی تایبەتی خۆی هەیە وەکی چاوە مەزە بۆ کوردێن گۆ لە بریتانیا دژین کوردێن کۆل بریتانیا بوونە و مەزم بوونە کەکەی مستەفا یعنی سمبۆلە شاژن ئەلیزابێت بۆ وان چی ئیفادە دەکرد پێش کەمێک ئاماژەم بۆ کرد منداڵێک کە لە دایکە بێ ئەگەر لە پەنجاکانی سەدەی ڕابردوو دەست پێ بکەین مناڵێک کە لە دایکە بێ چاوەکاتەوە شاژن وەکو دایکێک وەکو داپیرەیەک وەکو دایکێکی گەورە هەموو مانگێ مەبلەغێک دیاریکراو ئەخاتە سەر ئەژماری بانکێکەکەی یا ئەخاتە سەر حسابە بانکێکەکەی وەکو خۆمانەڵێن ینی وەکو دایکێک بۆ ئەو نەنکی گردوێتەوە بۆ خەڵک بۆ لای ئینگلیزەکان شاژن جێگەی ڕێزێکی زۆرە و لای هاوڵاتیانی کوردیش کە کۆتا دوای ئەوەی کە لە پەنابەر دەرەچێ ئەبێتە هاوڵاتێکی بەریتانی شاژن ئیمزا لەسەر هاوڵاتی بوونەکەی وەکو ڕەگەزنامەکەی ئەکا بۆیە زیاتر خۆشەویسترە بێ بۆیە ینی بەراورد ناکرێ بە خۆشەویستی شاژن دەربڕینی خۆشەویستی شاژن ڕەنگە لە کەسێکەوە بۆ کەسێک جیاوازیە بێ بەڵام مرۆڤ ناتوانێت گزارش لە خۆشەویستی شاژن بکە لەم وڵاتەیە کاتی ئەمڕۆ ئەگەر جەنابەت لێرە بوویتە یان میدیاکان بە چاوی خۆیان بیان بینایە خەڵک چۆن بە خەمباریەوە بە ماتەمگێڕیەوە تەواوی بازاڕەکانیان داخست و تەواوی ئاهەنگەکانیان هەڵوەشاندەوە و فرمێس کرد لە چاو خەڵکە بینی ینی تۆ دەتبینی هەر کەسێ لەوانە دایکێکی وەفاتی کردووە دایکێکی کۆچی دوایی کردووە بۆیە خۆشەویستی شاژن بێسنوورە و شخصەتێکی معنەوی لەم وڵاتە کۆچی دوایی کردووە شاژن ئەتوانم بڵێم لەوەتەی مێژووی بەریتانیا هەیە ماتەمگێڕیوە بەم شێوەیان بە خۆیانەوە نەبینیوە کەکێ مستەفا هەروەها من دەخواست ئەس بزانم نەها لە بریتانیا یعنی مالباتە شازادە بە ئەوەیەکی سمبۆلیک دەسیلاتە هەریمە زنیا بریتانیانە لێ دەبرێڤەبرنە سیاسەتێدا کو هەرچەند سمبۆلیکشی بێ مالباتە شازادە لێ تەسیراوێ لە سیاسەتا بریتانیا چاوا بووە بتایبەتیژی یا شاژن ئەلیزابێتا دویە.
بە پێی زانیاریەکانی من و خوێندنەوەی من نەوە و مناڵەکانی شاژن زۆربیان ینی کوڕکچەکەنەوەکانی شاژن زۆربیان لە هێزی ئاسمانی یان هێزی ئاسمانی شاهانی بەریتانی یا زۆربەی کۆلێژەکانی شاهانی بەریتانی خوێندویانە زۆربیان پێگیریەک و هۆگرێکی زۆریان هەیە بۆ هێزی ئاسمانی شاهانی بەریتانی و دەسەڵاتی خانەوادەی شاهانە دەسەڵاتێکی پرۆتۆکۆلیە بەڵام ڕێزێکی زۆریان هەیە لە ناو بەریتانیا بێگومان شتی تریشەیە حکوومەتی سێبەر لێرایە شادۆ مینیستەریان هەیە حکوومەتی سێبەر لە پشت ئەوانەوە هەیە بەڵام لە کۆتاییە هەموو سەرۆکۆزیرانێک کاتێ کە متمانەی پەرلەمان و تەکلیفەکرێ بەوەی حکوومەت فێک بێنێ لە کۆتاییە چێتە خزمەتی ئەچووە خزمەتی خوالێ خۆش بوو شاژن ئەلیزابێس و دڵسۆزی و بچووکی خۆی نوان بۆ شاژن وەکو لە دوو ڕۆژی ڕابردوو سەرۆکۆزیرانی نوێمان بینی چۆن لە خزمەتی شاژن بەندەی خۆی نوان بۆ شاژن بچووکی خۆی نوان بۆ شاژن بۆ شای داهاتووی بەریتانیاش بێگومان هێشتان مەراسیمەکان ماوە بەو شێوەیە بەڕێوە بچن لە داهاتوو دەیبینین کاتێ چۆن مەراسیمی شای نوێ بەڕێوە چێ و چۆن پێشوازی یان تەرمی شاژنە ئەلیزابێسی دووەم بەڕێخرێ ئەمانەمە ڕووداونن کە لە سبەیەوە دەستپێکە کە ناتوانین ئێستا باسی بکەین تەناوەکو ئامادەکاریە کۆشکی شاهانە لە لەندەن لە بەیاننامەیەکدا ئاماژەی بە کۆچی دوایی شاژن کردووە و ئامادەکاریەکانی باس کردووە زیاتر شتی تر باس نەکراوە. بەێ سپاسیاتتکم کەک مستەفاقی توێنی چاودێری سیاسی شارەزایی کاروباری بریتانیای و ji مانچستر تلگەلمە بووی سەرێ گەلەی بریتانیای ساغبی و هەموو هەوڵاتیان بریتانیا ژی ساغ